من ناوم خالد سليمان بابۆڵیە ناسراوم بە عازی خالی لە بازار بۆ ماوەی تقریبەنەوە بۆ 20 سار دەسی نێزکەی 20 سارە ئیشی من تەزبیە کرینی تەزبیە فرۆشتنەوە شتانەیە بەس بۆ ماوەی 10 ساڵە لێرم پێشتر کڕی من دەگەڕام ینی بتە جەوەل بووم دەگەڕام لە شارەکان ینی لە تورکیا لە ئێران لە دەچمە لەبنان دەچوومە جنوب ئەو جیانە دەگەڕام بەس بۆ ماوەی 10 سارەوە لەو شوێنە ئێستا کار دەکەم لەگە کاک عازی براهیم مەلازادا بەیەکەوە شەریکی نەو دوکانە تەزبیەیش تەبەن تەزبیە نەوعی زۆرە ئەوجە بگرە لە پلاستیک ڕابگرا تا دەگاتە پلاستیکە سندەروسە نێرجیلە یوسرا عاجە ینی نەوعەکانی گەلە زۆرە برێگە بژمێری نەوعی زۆر زۆرە بەس بەعام زیاتر خۆی ئێستا کارەب لە هەمووی مەرغوبترە لە بازاری کارەب لەوەی بەردێکی تەبیعیە و زیاتر بەس شتەکە گرانە ینی بەغرام وەکو برێی وەکو زێر زێر ئافرەت مەرەکان پیاوی ژەوە ینی ئەوە زێری پیاوانی پێدرن بەغرام ئەوجە غرامی هەیە تقریبان لە $2 $3 هەتا دەگاتە $150 سوێ کارە هەیە کۆنە چەندی کۆنبی پارەکەی زیاترە بەنسبەت ڕەنگەکانش تەمان ڕەنگەکان لە هەموو ڕەنگە چێە تەزبیە ئەوجا ڕەنگی لە کەسکبی زەردبی سۆربی شینبی مۆبی هەموو ڕەنگە چیە بۆ نمونەت و کو ئێستا قوماش هەموو ڕەنگە چیە کابرا هەیە 3 سار قاتی هەریەکو لە نەوعەکی حەزی لێ هەر قاتەک و لەگەر ڕەنجی تەزبیەکەی لەگەر ڕەنجی قاتەکەی بێتن بۆ نموە ئەوجا قاتیە ڕەنجی شینە تەزبیە شینی لەگە دانایە ناو بەش تەزبیەکە هەر کاتێک ئەو قاتی لەبەر ئەو ڕەنگە لەگەرەوی بێتن بۆ خۆی کەمترین نرخ ئەمە هیچمان ئێستا بۆ پلاستیک و ئەو شتانیان دە قەزوانێ سبووکرایە دانێ بە 1000 دیارە یعنی ناکەم مادیبوونی کە کورکردنەوە بە شتەکە عادینەوانە بە 1000 دیارە هەیە دێ هەر دەریام هەر دەوا لام دەڕۆ ڕۆژێک لام بینێتەوە ئەوەی دەکرێت ئەو شتان بەس هەیە گرام بەهاترین تەزبیە کارە بە غرام ئەوجا حسابی غرام کە هەیە لە غرامی نارم $5 هەیە $6 هەتا دەگاتە $150 ئەوە گرانترین تەزبیە کارەبە بۆ نمونە ئێستا ئەو تەزبیە ئەوە کارە بۆ بەردی تەبیە ئەوە تقریبان دەگاتە 6-7 وەرەقەتەوەندە دەڕوە بەس شتێشتری شەیە بۆ نمونە ئێستا ئەوە توراب کارەبای پێدەن ئەوە سینی هاتیە ئەوە سینیاتیەوە تقریم بە 10,000 ئەین لەوەی کارە بم بەیە بزانە ئەوە کارە بە ئەین لەوەی بزانە فەرقەکەی تەمەشاکە سێکە ئەوە تقریبا بای $1000 ئەوە بای 10,000 دیارە زیاتر بەخۆی مشتریەکان زیاتر لەبەوەی هەرزانە ئێستا نێرجیل لە هەمووی زیاتر بازاری باشترە خاستن بە تەمەنەکان زیاتر مەرەخیان نێرجیل لۆ تەزبیعات و لۆ زیکر و ئەو شتانە دەبن وەڵی تەزبیعی دەگاتە 10,000 15,000 ئەو زەیدمان لە 8,000 تا 10,000 15,000 دەڕواتن نێرجیل مادەکەی چەندی لێدە زۆردەی جوان دەبی ینی تۆغ دەبی قاوەی دەبی لەبەر ئەوەیە زیاتر خۆشە لە دەستی شتەکە دارەکی پیرۆشیان نەرجیل لەبەرەوەی دار ئەساکە عەزەتی موسای وەخت خۆی کە دار ئەساکە نێرجیل بووە لەبەر ئەوەی زیاتر خەرکە مەرەخی دار نەرجیلە قسەی کۆتایی ڤار دەیکات.